بە هیوای کاتێکی پڕسوود لەگەڵ وانەی بیرکاری بۆ پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕە 96. کۆکردنەوە و لێدەرکردنی کەرتەکان. لێرانە لە 3 یان 2 وشەی نوێ، ئەویش بچووکترین ژێرەی هاوبەش کە هەمان شتە وەکو بچووکترین چەند جارەی هاوبەش. بەڵام لێرە ژمارەکە ژێرەی کەرتەکەیە. کەی ئەو 2 وشەیە زۆر گرنگ دەبن، ئەو کاتەی ئەمن کەرتم هەیە ژێرەکەیان جوودایە، وەک لێرە یەکە چیانژێرەی 2 یەکە چیانژێرەی 5. هەرگیز ناتوانم کەرتەکانی خۆم نەکۆ بکەمەوە، نە لێدەرکردن ئەنجام بدەم ئەگەر هاتوو ئەمن ژێرەی ئەو کەرتانم نەکردە بچووکترین ژێرەی هاوبەش. دەبی یەک ژێرە هەبی، واتە دەبی ژێرەکەیان هەمان ژمارە بی، کەواتە ئەم دەبی بگەڕێم بە دوای ژمارەک کە بتوانم ئەو 2 جاران بکەم و ئەو 5 جاران بکەم ببیتە هەمان ژمارە. ئەگەرە من 2 جارانی 5 بکەم، 5 جارانی 2 بکەم، ئەوە ژێرەی هەردوو کەرتەکەی دەبیتە 10. ئەو کات زۆر ئاسانە ئەمن کەرتەکان کۆ بکەمەوە یان لێدەرکردن ئەنجام بدەم. وەکو لێرە دەبینین ئەو کەرتە جارانی 5 دەکرێت سەرە و ژێرە، کەرتەکەی دی جارانی 2 دەکرێت سەرە و ژێرە، ئەو جا 2 کەرت بەدەست دێ کە هاوتانە، بەڵام زۆر ئاسانە کۆیان کەمەوە. تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە، یەک ژێرەش دەنووسم، کەرتەکە دەبیتە 5 کۆ 6 11 10 بەش 10. ئەوجا ئەگەر بمەوێ ئەمن ئەو کەرتەی وەکو ژمارەی کەرتدار دەنووسم، 11 چونکە گەورەترە لە 10 یەکی تەواو هەیە و دەمینێتەوە 1 بەش لە 10 بەش. ئەوە دەربارەی کۆکردنەوە و لێدەرکردنی ئەو کەرتانەی کە ژێرەیان جوودایە. ئەمن دەبی بچم بچووکترین ژێرەی هاوبەش ببینمەوە، واتە ژمارەک ببینمەوە، ژێرەی کەرتی یەکەمی جاران کەم سەرە و ژێرە بێگومان، و سەرە و ژێرەی کەرتی دووەم هەتا هەمان ژمارەم بەدەست بێ. هەندێک جار پێویست ناکە هەردوو کەرتەکەی بگۆڕم، تەنیا یەک کەرتی دەگۆڕم، هەندێک جاریش پێویست دەکە هەردووچی بگۆڕم. ئەگەر کەرتەکان ژێرەکەیان بە خۆیان یەکشت بوو، ئەوە یەکسەر سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوەیان لێ دەردەکەم. لێرە هەر ئەوەندەیە چونکە نمونەیە و بەخۆی هەمووی شیتەڵ کرایە، ئەمن پێی ناوێ زۆر باسی بکەم، یەکسەر دەچمە لاپەڕەی پاشی ئەو لاپەڕەیە 97. دیسان باسی نمونەی 3 ناکەم لێرە، یەکسەر دەچمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. لێرە ژێرەی هاوبەش بەکاربینە لۆ دیتنەوەی سەرجەم و جیاوازی. هەندێک جار جیاوازیە ئەگەر کەم هەبوو، هەندێک جار سەرجەمە ئەگەر کۆ هەبوو. ئێستا من تەماشای کەرتەکان دەکەم. پرسیاری ژمارە 3، ئەو کەرتە کەرتی لای ڕاست 7 لە 10، کەرتی لای چەپیش 1 لە 5. تەماشای ژێرەکەی دەکەم، ژێرەیان جوودایە. لێرە ئەمن پێویست ناکە هەردوو ژێرەکان بگۆڕم، تەنیا ژێرەی ئەو کەرتەی دەگۆڕم، جارانی 2 دەکەم، بێگومان سەرە و ژێرە هەمیشە، بەڵام ئەمن زیاتر پێویستم بە ژێرەی کەرتەکەیە.
ببیتە دا. ئەو کەرتی یەکەم وەکو خۆی دەمێنێتەوە، کەرتی دووەم دەبیتە 2/10. ئەو جە ئێستا 2/10 کۆی دەکەمەوە لەگەڵ 7/10 دەبیتە چەند؟ 1 دەیدەنووسم، هەرگیز ژێرەی کەرتەکان کۆ ناکرێتەوە، تەنیا سەرەی کەرتەکان. ئەو جا 7 کۆ 2 یەکسان دەبی بە 9. سەرجەمەکە بووە 9 بەش لە 10 بەش. 9 بەش لە 10 بەش. کەرتی یەکەم ئەمن هیچ دەستکاریم نەکرد، چونکە توانیم ئەو پێنجەی بکەمە 10 جارانی 2 بکەم، سەرش هەروەتر جارانی 2. سەرجەمەکە بووە 9 بەش لە 10 بەش. ئەوە ژێرەی هاوبەشم بەکارهێناواتە ژێرەی کەرتەکانم کردە 1 ژمارە 10. لێرە دیسان 2 کەرتم هەیە، یەکەچیان ژێرەی 3، ئەوی دیکە 8. لێرە ناتوانم دەبی هەردوو کەرتەکەی ژێرەی بگۆڕم، ناتوانم تەنیا 1 کەرت هەردووچی ژێرەی دەبی بگۆڕم. ئاسانترین شت لێرە ئەوەیە ئەو کەرتەی جارانی ئەو ژێرەی بکەم، ئەو کەرتەش جارانی ئەو ژێرەی بکەم. هەردوو کەرتەکە ژێرەکەیان دەبیتە 24. کەواتە کەرتی یەکەم سەرە و ژێرەی جارانی 8 دەکەم، دەبیتە 8 بەسەر 24. کەرتی دووەم واتە کەرتی لای چەپم سەرە و ژێرەی جارانی ئەو سێی دەکەم، کەرتەکە دەبیتە 3 بەسەر 24. ئەو جا ئێستا کۆیان دەکەمەوە، چونکە ژێرەیان بووە یەکشت، تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە، ژێرەکەش دەنووسم 8 کۆ 3 دەبیتە 11. سەرجەمەکە بووە 11 بەش لە 24. بچووکترین ژێرەی هاوبەشلۆ ئەو دوو کەرتەی 24 بوو. بێگومان ئەو 24ی زۆر بە ئاسانی دەتوانم ببینمەوە، ئەگەر ئەمە 3 جارانی 8 بکەم دەزانم دەکاتە 24. لێرەش ئەمن ئەگە 5 جارانی 3 بکەم دەزانم دەکاتە 15، کەواتە 15 باشترین ژێرەیە، بچووکترین ژێرەی هاوبەشە لۆ هەردوو کەرتەکە. ئەو کەرتە کو دەبیتە 15 جارانی ئەو سێی دەکەم، سەرە و ژێرە جارانی 3. ئەو کەرتەش کو دەبیتە 15 جارانی ئەو پێنجەی دەکەم، سەرە و ژێرە 5 5. کەرتی یەکەم دەبیتە کەرتی یەکەم دەبیتە 3 جاران 4 12 10 بەش 15. کەرتی دووەمیش دەبیتە جارانی 5 دەکەم، دەبیتە 5 10 بەش 15. ئێستا یەک ژێرەم نووسی 12 کەم 5 دەکات چەند؟ 12 5 لێ بڕوە یەکسانە بە 7. کەواتە جیاوازی ئەو کەرتە و ئەو کەرتە دەکاتە 5 بەش لە 15. 7 بەش لە 15. 7 10 بەش 15. پرسیاری تەواو بووم لێرە ژێرەی هاوبەش بەکاربینە، بەکارم هێنا. کۆکردنەوە و لێ دەرکردن بە سادەترین شێوە بنووسە، بخەمڵێنە تا ساغ بکەیەوە. ئەو پرسیارە زۆر لقە، زۆر بەشە، ئاسان نییە، بە تایبەتی ئەو بەشەی بخەمڵێنە. بخەمڵێنە بەشەکی ئاسان نییە، بەڵام کۆکردنەوە و لێ دەرکردن ئاسانە. بە سادەترین شێوەش بنووسە،
زۆر ئاسان نییە. هەندێک جار لە بیرمان دەچی بە سادەترین شێوە بنووسین، کەرتەکان کۆ دەکەینەوە، لێ دەردەکەین، پاشان وەڵامەکەی ئەوها بەجێ دەهێڵم، لە بیرم دەچی بە سادەترین شێوە بینووسم. ئەو بخەمڵێنش ئەوەی ڕاستی بی هەموو کات سوود بەخش نییە، واتە خەمڵاندن هەموو کات ڕاست دەرناچی. لێرە ئەمن پێش هەموو شتێک با بخەمڵێنم مەبەستیان چییە لە خەمڵاندن. لە خەمڵاندن لەو کتێبەی مەبەستی ئەوەیە لە کاتی کەرت، ئەمن ئەگە تەمەشای کەرتەکەی بکەم دەبی بزانم ئایا ئەو کەرتە نزیکی کامە ژمارەیە لەو ژمارانە، 0، 9 یان 1. ئەگەر کەرتەکە نزیکی 1 بوو ئەوە سەرە و ژێرەی کەرتەکەی 2 ژمارەنە زۆر لێک نزیکن. ئەگەر نزیکی 9 بوو ئەوە سەرە و ژێرەی کەرتەکەی ژێرە 2 ئەوەندەی سەرەیە. ئەگەر نزیکیش 0 بوو ئەوە ژمارەکان لە 1 دوورن، واتە یەکەچیان 1 ئەوی دیکە ڕەنگە 9 بی، لێک دوورن. ئەگەر نزیکی 1 بوو لێک نزیکن، یەکەچیان بۆ وێنە 4 ئەوی دیکە 5، زۆر نزیکن لە 1. ئەمە ئەگەر تەمەشای هێڵی ژمارەکان بکەم لێرە ڕوون دەبیتەوە کە هێڵی ژمارەکان ئەمن هەتا بچمە لای چەپ ژمارەکان گچکە دەبنەوە، هەتا لای چەپ بڕۆم ژمارەکان بچووک دەبنەوە، هەتا بچمە لای ڕاست ژمارەکان گەورە دەبن. دەبی ئەوەی بزانم. پاشان ئەمن ئەگەر 0 لێرە دانێم، 9 لێرە دانێم، 1 لێرە دانێم، دەزانم 1 گەورەترە لە 9 گەورەترە لە 0، و دەزانم 9 گەورەترە لە چارەکەک، و دەزانم 3 چارەک گەورەترە لە 9، و دەزانم 1 گەورەترە لە 3 چارەک. ئەو جەکەرتەکانی خۆم دەبی بزانم ئایا نزیکن لەو 0 یان نزیکن لەو 9 یان نزیکن لەو 1. بۆ وێنە 3 بەسەر 4 لە ناوەندەیە لە مابەینی 9 و 1. 1 بەسەر 4 لە ناوەندی 0 و 9. بەڵام کەرتەکانی من ڕەنگە لەو ناوەندانە بن، ڕەنگە لێرە بن، لێرە بن. هەندێک کەرت لە 1 گەورەترە بێگومان ئەگەر سەرەی کەرتەکەی گەورەتر بوو. کەرت ئەگەر لە 0 بچووکترە و گچکەترە، ئەگەر کەرتەکە سالب و نێگەتیڤ و کەم بوو، هەموو ئەوانە هەیە. باشە، بە ئەمن تەمەشای پرسیاری ژمارە 6 بکەم، پێش هەموو شتێک بخەمڵێنم کەرتی 1/5 ئایا لە چ نزیکە؟ ئایا 1/5 لێرە نزیکە؟ نا، 1/5 ئەوەی ڕاستی بی نزیکە لە چارەکەک، زیاتر نزیکە لە چارەکەک نەک لە 9. بەڵام چونکە لێرە چارەکمان نییە، لە کتێبەکەی تەنیا 0 و 9 و 1 هەیە، بەڵام بە خۆشمان دەتوانین چارەکە چی دانین ئەگەر بمانەوێت، کەواتە ئەو کەرتە نزیکە لە 1 چارەک. ئەو کەرتەش 3/5 ئەمن ئەگەر تەمەشاکەم دەبینم نیوەی 5 2.5، ئەو 3ش لە 2.5 گەورەترە، واتە نزیکی 9. کەرتەکە هەمووی لە 9 نزیکە، چونکە ئەگەر کەرتەکە 2.5 بە 10/5 دەیکرد 9، چونکە ئەو کات ژێرە 2 ئەوەندەی سەرەی بوو، 9 ژێرە 2 ئەوەندەی سەرەیە. بەڵام ئەو کەرتەی من نزیکە لە 9 نییە، بەڵام نزیکە، کەواتە 1 لە کەرتەکان نزیکە لە
چارەگەک ئەوی دیکە نزیکە لە نیو چارەگەک لەگەڵ نیو دەکاتە چەند ئەگەر کۆیان بکەمەوە ئەمن چارەکەک و نیو دەکاتە 3 چارەک کەواتە ئەنجامەکەی دەبی بکاتە 3 چارەک شتەکی ئەوها تۆزە گەورەتر لە 3 چارەک ئەنجامی سەرجەمی کۆکردنەوەکە با من ئێستا کۆکەمەوە ژێرەی ئەو دوو کەرتانە یەک شتە کەواتە یەکسەر کۆیان دەکەمەوە دەبیتە 5 سەرەی کەرتەکەی دەبیتە 6 4 بەش لە 5 بەش زۆر نزیکە لە 1 نزیکە لە 1 چونکە 5 دابەش 5 دەکا یەکی تەواو واتە خەمڵاندنەکەم شیاو بوو باش بوو ئاسان بوو پرسیاری 7 ئەو کەرتە 7 دابەش 9 ئەگەر 9 بەسەر 9 بادەی کردە یەکی تەواو واتە نزیکە لە 1 ئەو کەرتەش نیوەی 9 دەکات 4 و نیو ئەو کەرتەش نزیکە لە نیو کەواتە یەکی تەواو نیوی لێ بڕوە جیاوازیەکە دەبی نزیکەی نیوە با بزانم دەکاتە نیو یان نا یەکسانە بە یەک ژێرەی دەنووسم 7 4 لێ بڕوە دەکاتە 3 بەسەر 9 دەتوانم کورتی کەمەوە چونکە کۆڵکەی هاوبەش هەیە ئەویش 3 دابەش 3 دەبیتە 1 9 دابەش 3 دەبیتە 3 کەواتە کەرتەکە دەتوانین بڵێن نزیکە 1 بەسەر 3 نزیک نییە لە نیو بەڵام نزیکە لە با لێرە تەمەشاکەم نیو لێرەیە 1 بەسەر 4 لێرەیە 1 بەسەر 3 لە مابەینەیە واتە دەتوانین بڵێن نزیکە لە نیو چونکە نزیک نییە لە 0 نزیکیش نییە لە 1 نزیکترە لە نیو دەتوانین بڵێن خەمڵاندنەکە شیاو بوو گونجاو بوو بەڵام وەکو گوتم خەمڵاندن هەموو کات ڕاست دەرناچی بەس هیچ نەبی ئەوەی دەزانین کە جیاوازیەکە ناکاتە یەکی تەواو دەکاتە نیو شتەکی ئەوها لێرە دیسان ئەو کەرتە لێرە یەکەم جار ئەمن دەبی ژێرەی کەرتەکان ڕێک بێخم یەکەچیان 9 یەکەچیان 6 بچووکترین ژێرەی هاوبەش چییە؟ ژمارە 18ەیە 18 دابەش دەبی بەسەر 9 دابەشیش دەبی بەسەر 6 واتە ئەمن ئەگەر ئەو 9 بینم جارانی دوویکەم دەبیتە 18 سەرە و خوارەی دەبی جارانی دوویکەم 6 جارانی سێیکەم ئەویش دەبیتە 18 کەرتەکانم ژێرەکەیان دەبیتە یەک شت با بچم لە جێیەکی تکە ئەو دوو کەرتەی جارانی 18 بکەم بکەمە 18 7 دابەش 9 1 دابەش 6 7 دابەش 9 ئەو باش نەبوو ئەو ڕەنگە نابینم 7 دابەش 9 کەم 1 دابەش 6 گوتمان ژێرەی کەرتەکانم دەبی ڕێک بێخم واتە کەرتی یەکەمم جارانی دوو یەکەم هەتا ببیتە 18 کەرتی دووەمیشم کە لە دەستی ڕاستمە چەپمە جارانی سێی دەکەم کەرتی لای ڕاست بووە 4 بەش لە 18 بەش کەم 3 بەش لە 18 بەش ئەوجا ئێستا 1 18 دەنووسم سەرەی کەرتەکان لێ دەردەکەم 4 سێی لێ بڕوە دەکاتە 11 بەش لە 18 بەش نیوەی 18ی 9 کەواتە 11
بەش لە 8 بەش نزیکە لە نیو، چونکە نیوەی 8 دەکاتە 9، 11ش نزیکە لە 9. پرسیاری 9 دیسان تەمەشاکەم ژێرەی کەرتەکانم جیاوازە، هەردوو کەرتەکە ژێرەکەیان دەکەمە 3 جاران 4 12 دەکەمە 12 هەتا کەرتی یەکەم بکەمە 12 جارانی 4 دەکەم، کەرتی دووەمیش جارانی 3 دەکەم، کە کەرتی یەکەم جارانی 4 دەکەم، کەرتەکە دەبیتە چ ئەگە لێرە بنووسم 2 جاران 4 8 3 جاران 4 12 کۆ کەرتی لای چەپ 3 جاران 3 9 4 جاران 3 12. ئێستا کەرتەکان ئەو کەرتە بووە ئەو کەرتە، ئەو کەرتەش بووە ئەو کەرتە. ئێستا چونکە ژێرەکەیان یەکە یەک ژێرەی دەنووسم، سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە 8 و 9 دەکاتە 17. پێشی ئەوەی ئەمن کۆ بکەمەوە بە خەمڵاندنە چی و ئەو کەرتانە بکەم. کەرتی چەپ نزیکە لە دەتوانین بڵێن نزیکە لە یەکی تەواو، دەتوانم بڵێم نزیکە لە نیویش لە هەمان کاتەوەی ڕاستی بی، چونکە نیوەی 3 دەکا 1 و نیو نزیکترە لە نیو هەتا نزیک بی لە یەکی تەواو. ئەو کەرتەش هەروە نزیکە لە یەکی تەواو، نزیکیشە لە نیو ئەوەی ڕاستی بی، بەڵام هەردوو کەرتەکان لە نیو زیاترن. ئەو کەرتە لە نیو زیاترە، ئەوەش لە نیو زیاترە، کە کۆیان دەکەمەوە سەرجەمەکە دەبی لە یەک گەورەتر بی. لێرەش سەرجەمەکە لە یەک گەورەترە، کوزانیم لە یەک گەورەترە، چونکە 17 لە 12 گەورەترە، واتە کەرتەکە لە یەک گەورەترە، دەتوانم ئەوها بینووسم یەکی تەواو و 5 بەش لە 12 بەش، وەکو ژمارەی کەرتدار. وەکو گوتم خەمڵاندن نە لەو ئاسانانەیە، نە ئەوەندەش کەلچی هەیە لە کاتی کەرت، چونکە ئەوەی ڕاستی بی دەتوانین بڵێن ئەو کەرتە هەم لەوەی نزیکە و هەم لەوەش نزیکە. زۆر ئاسان نییە. هەندێک کەرت ئاسان نییە بزانین، بەڵام هەندێک کەرت بەڕوونی دیارە لە چ نزیکە. پرسیاری ژمارە 10 ئەو کەرتە یەکەم لە نیو گەورەترە، ئەو کەرتە نزیکی نیوە، لە نیو گەورەتر و نزیکی نیو. ئەگەر کەرتی یەکەم دەرکەم لە کەرتی دووەم، دەبی ئەنجامەکە جیاوازیەکە نزیک بی لە 0 بزانم وایە یان وانە. یەکەم شت ژێرەکەیان دەکەمە 1، تەنیا پێویستمە ئەو چارەی بکەمە 8، 8ەکەی دەستکاری ناکەم، چارەکەی کوب بکەمە 8 ئەگەر سەرە و ژێرەی کەرتەکەم جارانی 2 کرد، 3 جاران 2 6 4 جاران 2 8. کەرتی دووەمیش دەستکاری ناکرێ هیچ، چونکە ژێرەکەی بەخۆی 8. ئێستا لێدەرکردن ژێرەکان وەکو خۆی یەک ژێرەی دەنووسم، تەنیا سەرەی کەرتەکان 6 سێی لێ بڕوە دەکاتە 3. 3 بەسەر 8 ئەوەی ڕاستی بی نزیکترە لە نیو هەتا ئەوەی نزیک بی لە، چونکە 4 بەسەر 8 دەکاتە نیو، 3 بەسەر 8 نزیکە لە نیو، کەواتە نزیک نەبوو زۆر لە 0، زیاتر نزیک بوو لە نیو. ئەوە پرسیاری 11 ژێرەی ئەو کەرتانە 1 5 1 3 هەردووچیان دەکەمە 15، چونکە 5 جاران 3 دەکا 15، بچووکترین ژێرەی هاوبەشە. کەرتی یەکەم کوب بیتە 15 جارانی 3 دەکەم، سەرە و ژێرە 2 جاران 3 6 5 جاران 3 15. کەرتی دووەمیش لای چەپ
یەک جاران 5 سێ جاران 5 ئەوجە ئێستا زۆر ئاسانە یەک ژێرەی دەنووسم کە 15ەیە 6 5 لێ بڕوا دەکایەک ئەو کەرتە زۆر نزیکە لە 0 بزانم لە خەمڵانەکەی نزیک دەبوو لە 0 یاننا کەرتی لای ڕاست نزیکە لە نیو کەرتی لای چەپیش نزیکە لە ئەویش نزیکە لە نیو کەم نیو دەکا 0 ئەوەش نزیکە لە 0 پرسیاری 12 5 و 4 بچووکترین ژێرەی هاوبەش یان چەند جارەی هاوبەش ژمارە 20 ئەو کەرتەی جارانی چاری دەکەم ئەوەش جارانی 5 دەکەم کەرتی لای ڕاست کە جارانی چاری دەکەم دەبیتە 8 دابەش 20 کەرتی لای چەپیش دەبیتە 2 جاران 5 دابەش 20 ژێرەکە بۆ یەک ژێرە ئێستا یەک ژێرەی دەنووسم سەرەکان کۆ دەکەمەوە 8 و 10 ئەو کەرتە بە سادەترین شێوە نەنووسرایە چونکە 8 دابەش 20 هێشتا کۆڵکەچی هاوبەش هەیە ئەویش 2 سەرۆ ژێرەی کەرتەکەی دابەشی 2 دەکەم دەبیتە 9 بەش لە 10 9 بەش لە 10 زۆر نزیکە لە 1 چونکە 9 لە 10 نزیکە لە 1 بەشمایە ببیتە یەکی تەواو کەواتە نزیکە لە 1 پرسیاری ژمارە 13 9 و 3 هەیە ئەو کەرتەی دەستکاری ناکەم ئەو کەرتەی تەنیا جارانی 3 دەکەم ژێرەکە دەبیتە 9 وەکو ئێرە کە جارانی 3 دەکەم دەبیتە 3 بەسەر 9 ئێستا کۆیان دەکەمەوە یەک نۆی دەنووسم 4 و 3 دەکا 7 ئەو کەرتەی بەدەستم هات نزیکە لە 1 ئەوە تەواو بووم لە ڕاهێنانی ئاراستەکراو با بچمە لای یان لێرە ڕاوەستم هەتا ئەوانەکە زۆر دوور و درێژ نەبی و ئەو پرسیارانەی ماینە یان لاپەڕەیەکی نوێ لاوانەیەکی نوێ شیکار بکەم هەتا ئەوانەکی نوێ و بابەتەکی دیکە لاپەڕەیەکی نوێ هەر بژی